هیچ کاتێک زیو شوێنی زێر ناگرتەوە. وەڵاهی من داوا لە خانمان دەکەم مەسە پرۆسەیا و سەرگیری قەت بەک نەخەن لەسەر زێر دڵخۆشی بە پارە و زێر نییە. وەڵاهی ئێستا کە زی و سعری بەرز بوویتەوە قالبەک زی و بە 2950 دلارە هەتا 3050 دلار ڕۆی بەڵام تۆزێک هاتەوە خوار 29 ڕقە و 50 دلار ئەو دقی کە قسەی تیا دەکەیت. بەڵێ ئێستا لیرەیش پەیدا بووە ئەو لیرانەش لیرەی زیوە تقریبا سعری 30,000 هەتا 37,000 ڕادەوەستی هەردانەی. ئەوە لیرەی مەرمەڕەیە ئەوانە لیرەی مەرمەڕەیە تورکینە ئەوانش تقریبا 150 دلار 140 دلار ڕادەوەستی هەرقلی کەسانێک کە دێن لیرە و ئەو مەرمەڕە دەکڕن بەخوای ئەوانن کە ئێستا زیاتر خەڵکەکێ پارەی لە ماڵەوەیە دێتن لە بۆی بزنس مەقسەد بۆ نمونە 100 قالب زیو دەکڕی 50 قالب زیو دەکڕی حسب ئیمکانیەتی ئەو کەسە کە ماوە کەستا دوای دەیفرۆشتەوە و قازانجەکەی زێر لە بازاڕەکان هێریم کوردستاندا بەرزبوونەیەکی یەکجار گەورەی بەخۆی بینیوە لە بەهۆی بەرزبوونەوەی نرخی زێر خەڵک بە تایبەت ئەوانەی کە پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەدەن زیو لە شوێنی زێر بەکار نایە؟ نەخێر هیچ کاتێک زیو شوێنی زێر ناگرتەوە. ئێستا کە مسقالی زێر بە 915,000 ئەو لەحزەی 6 مانگ پێش ئێستا 107 قالب زیو بەرامبەر 1 قالب زێر بوو. ئێستا کە 57 قالب زیو بەرامبەر 1 قالب زێرە بەڵام قەت شوێنی ناگرتەوە. ئەو کاتێک کە ئێوە باسی زیو بۆ خانمانەکان چی دەڵێن؟ بەخوا ینی ئەوە هەر بێن ڕادەکەنە دەرەوە ئارێ وەڵا زۆر پێ تەنگا و مشەوەش دەبن نەخێر پێیان خۆش نیە بەی شێوەیەک. لەکەیەوە زێڕی سپی هەیە لە شاری هەولێر؟ وەڵاهی ئەوەیان تقریبا لە مێژە هەیە ینی تقریبانەوە چەند ساڵە هەیە بەڵام هەم کەسێک نایکڕی ئەو مشتری خاصی خۆی هەیە ئەو مشتریانی کە دائیمەن بە دوای ئەڵماسدا دەگەڕێن مەقسەد بۆ نمونە تاخمێکی ئەوها بە 40,000 دلار 30,000 دلار 50,000 دلار دەکات 4 دەفتەر 5 دەفتەر دێ تاخمەکی سپی ئەوها دەکڕیتن بە 8,000 دلار 7,000 دلار ئەو دەورانێک ینی ئەو مشتری خاصی نرخی زێڕی سپی و زەر چییە؟ لە نایە سعر یەک سعرە بەڵام عەقدەستی سپی گرانترە و تۆزێ بەرزترە بالضبط بەڵێ یەکی 100% وایە چەند مشتری خۆمە ینی مەقسەد بۆ نمونە ئەڵماسی هەیە و تاخمی سپیشی هەیە لەگەڵ یەکتر دەگونجێت. بەڵێ هیچ فەرقی هەست پێ ناکەی تا لە جیهاز نەدەی هیچ هەست پێ ناکەی فەرقی نییە. وەڵاهی من داوا لە خانمان دەکەم مەسە پرۆسەیا و سەرگیری قەت بەک نەخەن لەسەر زێر من چەندین مشتریم هەبووە و خزمی خۆم بوو و هاتێکە 200 مسقال 220 مسقالی بۆ کراوە و پاژماوەیەک بووینەوە پێکەوە بینە بەڵام دوایە بیتە ناخۆشی تەراق درراوە مشتریت کەشمەوە بەخوای کە زمانی زێر بە 250,220 هاتیە 10 مسقالی کردی 12 مسقالی کردیە هاتیە پاژماوەکی زۆر و زیێڕی کریتەوە منداڵی لەگەر خۆی بوو زۆر دڵخۆش بووە دڵخۆشی بە پارە و زێر نییە.